السلام عليكم. باشي كاكا جان أحوالكم؟ أسئلة لا دانشة تندرستي باشا؟ سلامت بيا خوا. ناي برزن؟ سرچل أحمد. كاك سرچل. كاك سرچل. لهوليرو هاتوم لبو قلازه. بخير بين سرچال. دموي برنامج كتابة لقلازه بكم زانم خلق قلازه بتشو خريكة تدكن روجانا قلازه بتشبنا وبانجا. خلق قلازه أصل. بله. لقلازي لدايكم. هاي لقلازه لي. وان بيستو دلنا خلق رسناكي قلازه كميلة ماوا. كميلة ماوا بله راست دواء براق واسني قلازه أو خلقاني كتوزر. إمكانية دولمان بين لشاركان دي كمان وكو هوديرو سليماني. قسم كيش لرانيا بلام قسم كيش قراوني توي إيرا بس على الأكثر لستاهشتاي كونا كان ديرنا معهم براس. لستاهشتا لير بس هيك شوية كيش وكو شوية رسناكي خوتنيا. والله بالتأكيد خوشة بلام أو كاتيكا قلاز راق وازراو لدواي راقرينكي بهارينا توي كخلق هاتو إيرا. وضعي زورنا تواو نأوها بو نجادها بو نا بلين جاني اشترا بو نخانو ما بو خلقك لبر أول لو شونانا معنا يشترون يعني بمجبوري ليه معنا وإجنا دقرانا وبوهيرا كم واي استاش لهم مناسبات كان دا وخلقانا هدينا والسرداني كسكاريان والسرداني دكانو يادي دكانو وقور الشهيدان وأوانا دكان لهم مناسبات كانوا دينا وإيرا راستا أنجا خوان بيستو دلين خلقي خلاص زور ميوان دوسو هل لولا يبدو كسم دي تخواني ورولنا ولا إيما يعني زور خوشة أو ميوان دوستي أو ميوان داريتي كهرمايا بصراحة قلازي هر لبدايته وابوا أم قلازي كتودي بيني أوتيلي لي نبوا راستا لو أنا مطعم واشتواشي كباب خانة يكشتيشي ديو فيه لبر أول خلق كيدلي زور براوانا همويان مالي خوان بمالي خلق دزان يعني درجان كراوية دائما كل وازان هم يوع بالتأكيد هم يوع أو كل أشتهي لنا بله لنا كل ده هي وبلان بتهيبتيش لقلات بتهيبتيش خلقي خلاص زي أجر بين بلي خلاص زي بتخوارنا جزور بناو بانجا والله يكون خلاص زي خوارنا كده كان قديم مثلا دولمة دولمة تنقوشة أجاهم بيسودلين قلامي خلاص زور ترشا وخو شوينا كاني دي كأنيا والله جاء قلامي بداية كالخوارة ودس بيدك هكذا لبروي إير السارد شون السارد بلام قلامي أو منطقي شوستاني واني دي إنن زور خوش يعني خلاص زبا دولمي زور بناو بانجا والله خوارتني ديكش يعني بقراو أو خوارنا كردوار يعني ما استا مثلا ما هي ببردوامي أو خوارنا أنا دروس ببردوامي نا بلام دخري لمالك أنا دخري لو أنا بتمنى كان زيادة فيها خوش بمن دالي استا قراي لو بكي والله شدة بها ناخوا برين شو مرقة كي لو زيادة فيك ناخو قراو مان هي قيل خير مان خوارنا كردوار يعني تنخوش دوكلي ونازانم تشي والله دوكلي مواصلة جاي كتير كانوا دي كلنا لقل جن مكتاو تنخوشة بربسيال وقرآن واي خوارني قديم هي خوارني كردي أدهامي تندرس بتام خوش بابسيارك دي كلبكم أجر بزانك ناوي قلاد زيلة شيو هاتي قلاد زيلة أصل ده أجر هات كل بدايته تمشات عن كتبه لم لا يوت شمك دي دولة شو شمك دي هردو چۆمەکە لێک دەداتەوە لە پشتی قەڵاتزیەوە قەڵا دووزێ بەو ناوەوە بەنامان يعني قەڵا دووزێ بەس خەڵک کردیە قەڵا دووزێ ڕاستە کاتی خۆشی پیان لە سەردەمی زۆر قەدیم پێشتر پیان تۆ قەڵای دژێ قەڵا دژ یعنی ئەو شوێنەی کە هینی لێکراوە ناویچە بەرگری لێکراوە بيان قلتوا قلادش شكل أو دو سرچاوه هي إيش دقرته واشم بيستو يعني قلت عن زي بتوك ليرة هي زياتيان أو دو زي بتوك ليه أو دو شومية يستر شومة كان نما أو بقول مشكلة صاري أوانو أجنا بهران دافعوا هاتو زور استر جنازم كشكم في زور غير من نقول تسووا ليرو شو أنا كان ديكا بالتأكيد يعني توزيك فرقي هي يعني هات مخواري قلتم زور غير ما بس زوقي أو هانبو لا دوسێ دەرجەیەکی فەرقە لەگەڵی ڕاستەکەی دەستەکان خۆش بیتن زۆر سوپاس دەکەم بۆ ئەو زانیاریانەی کە پێت دام واگەداریتان ئێرەش
بەسەرهاتی زۆر بەسەرهات و بەڕاستی ئەوز یەک دوو بەسەرهاتی خۆشم لە بۆ باز بکە ئەگەر بزانی بەسەرهاتی ناخۆشی بەسەرهاتوە کاتی خۆی لە ساڵی 1970 ئەم قەڵازیە هەرچەندە ئەوەندە گەورە نەبوو ئێستا بەڵام لە کاتی شۆڕشی ئەیلولدا سەرۆکایەتی زانکۆی سلێمانیان هێنا بۆ ئێرە لێرەدایاننا بەو هۆیەوە چی خوێندکار و شتیوای جامعە بۆ هەموو ڕۆیان لێرە کرد لە مامۆستاکان هەموو لە ماڵاندا بوون ڕژێمی بەعەز بۆ چاوترسانی خەڵک ئێرێ قەسب کرد کە قەسفی کرد لێرەوە بەرەو خوار بەرکەوت زیاتر لە 360 کەس بریندار بوو تقریبا 70 کەسێک شەهید بوو حدودی 15 ماڵێک ڕووخا 28 بۆ 30 دوکان ڕووخا 3 مەکتەب بەرکەوت انحسارێک هەبوو لێرە بەنگەڵەکان شوێنی توتن بوو ئەوە بەرکەوت کرابوو بە شوێنی حەوانەوەی خوێندکارانی زانکۆ ئەمە کارەساتێکی ناخۆش بوو لە ساڵی 82 بۆ ئەم یادا خوێندکاران و ئەوانە هەستان چوو بوونە سەر قەبران یادی بکەنەوە لەو کاتدا ڕژێم بۆیان چوو بوو دوایەوەی کە تەقای لە خوێندکاران کرد بوو دوو شێژمان لێ شەهید شەهید سنەوبەر و دایکە ئامینە تقریبا چەند کەسێکیشان گیران حدودی 70 کەسێک گیرە بەڵام دوو کەسیش یا سێ کەس بوو بریندار بوو عوسمان خاس و مامۆستا عومەر نورەدینی دوایەوەی کە لێرە مزاهرە دەستی پێکرد و مانگرتن دەستی پێکرد زەختیان زۆر لەسەر حکوومەت کرد دوکان بازاریان داخست ئەوانەی کە گیرا بوون بۆ بەیانی بەرمینیان یعنی شەو ڕۆژیان بەریاندا دوایەوە لە ساڵی 80 ئەم شارە هاتە سەر ئەوەی کە ڕابگوێزرێ ڕایگواست ڕژێم ئەوەندە لێبەقین بوو ڕایگواست بۆ مەنتیقەی سلێمانی و هەولێر بۆ ئوردوگاکانی سلێمانی بازیانی ڕەقەمیە و ڕەقەم دوو باینجان لە هینیش ناویچە لە مەنتیقەی هەولێریش خەبات و دارەت و کەوەرگۆسک و یەک دوێکی دیکەش و بەحرەکە و نەزانم جواب شاوێز و پیرزی و ئەو شوێنانە بۆ ئەو شوێنانەیان گۆ ڕاگواستن ئێستا زۆربەی خەڵکەکەی کە لەوێ ماوەتەوە یعنی خانووی هەیە و شتی هەیە و ئیمکانێتی هەیە و وەزیفەی هەیە و لەوێ مایتەوە بۆ خۆیان لەوێ ماونەتەوە بەڵام دڵیان هەر لێرێ ئەو بەتەکید ئەو هەیە ڕژێمی بەحز ئەوەندە دەردەسەری بۆ کوردە قوربەسەرەی کردیە نەهامەتی ئەوەندە زۆرە چەندی بجێڕیەوە چەندی باز بکەی خلاص نابی دەردەسەری گەلێک زۆرە ینی خێزان نییە لەم شارەدا موسیبەتی بەسەر نەهاتە بێت توش نەبوو بەسەرهاتی ناخۆشی نەبێت برایەکم شەهید بووە دوایەوە چوومەتە دەرێ بووم بە پێشمەرگە دوای خێزانم ژیرا 2 ساڵ و نوێ حکم درا 2 منداڵی بچکۆلم هەبوو 9 مانگ لە سجندا بوون یعنی ئەگەر ژێڕێەوە تەواو نابێنەکەی ماساتی لێرە وڵی بەداخەوە یعنی هیچ قسەیەک نییە لەسەر و ناخۆشیانی کە کورد بەسەری هاتیە هەر چەندی قەرەبوو بکرێتەوە هەر کەمە بری ئەو برینانە ساڕێژ نابن لە 6 94 بوو فیلمان لێرە لە کاتی شەڕی ناو خۆدا تۆبارانی ناو قەڵازێ دەکران بەرەنجامدا تۆپێک بەر ماڵی ژمبرایەکم کەوت ماڵی حەسەنی حوسێنی حاجی عەلی کە دوێنێ ساڵڕۆژی ئەو کارەساتە ناخۆش بوو 21 کەسیان لێ شەهید دە کەسیان لێ بریندار بوو لەناو لەیەک عائیلە دەرودراوسیەکانیان بوون بەڵام هەمووشان یانی حەسەن خێزانی و کچە گەورەکەی بەرکەوت حوسێن 2 ساڵ بشنیە نابوو 1 منداڵی هەبوو کوڕێک خێزانی و کوڕەکەی بەرکەوت ئەوان دیکە لەبەرەوەی ژەزە یعنی ئەو کارەساتانە کو لەبیر دەکرێن قەت لەبیر ناکرێن قەت نە لەبیر دەکرێن برینەکە نە ساڕێژیش دەبیتن یعنی هەر کاتێک کە باسی دەکەی ئەها پەنجە لەسەر برینەکان دادنەی زۆر ناخۆشە زۆر ناخۆشە بەڕاستی ئێستا دوێنێ ساڵڕۆژی بوو ڕسمەکەیان هەڵواسی بوو لەو شوێنێک کە تۆپەکەی بەرکەوت بوو ماڵەکەیان
دەتوان نەگە بچینەگە نەڕۆشتنەوە بۆ سلێمانی دەتوان ئەوش وڵا پێشم خۆشە زۆرم پێ خۆشە هەر بڵێن مەڵی حەسەنە حسێنی حاجعادی لەم کۆڵانی ئەو دەچم بە دڵنیاییەوە دەچم لەو شوێنە کارەساتەکەی بەداخەوە بەڕاستی دەبی بمبووری ئەگەر دڵم تون کردبێ گەلێک مەمنونم سپاس لە بۆ قسەکانت گەلێک مەمنون بەخوای لەناو قەڵاتێ دەگەڕێم جارێ زووە زۆر سپاس دەکەم بەخوای مامە هەر کات هاتیە هەولێری سەر و سەر چاوانمان ئاتوش گەلێک مەمنون زۆر گەورەت کردم زۆر سپاس دەکەم لە بۆ ئەو کاتێک کە پێت بەخشێ مەمنونم گەلێک مەمنون